جا لە هەموو شوێنێک کۆنێکیان پەلەوەری جیاواز و ئاژەڵی جیاوازبوونی هەیە و زۆرشن ئەو هاژەڵ و پەلەوەرانەی کە لە شوێنی دیکەەوە هەندرێنە هەرێمی کوردستان و لێرەگە کەشوهاوەکەی گونجاو بە پەری پێدەن بەخێو ئەکرێت و لە سلێمانی پێشنگایەک بۆ پەلەوەرە جوانەکان یاخود ئەو پەلەوەرە سەرنجڕاکێشان و دەگمەنانەی کە لە هەرێمدا بوونیان هەیە ئەنجام درراوە سازدراوە هاوکاریشمانە ڕامێر ئەسمان ویتێکی لەسەرم بابەتە بۆ ئامادەکردنجە بە پێکەوە بینەر بزین ئەو پەلەوەرە جیاواز و سەرنجڕاکێشانەی کە لەم فستیڤال و پێشنگایەدا بوونی هەیە چین با پێکەوە بینەروین. لە هەرێمی کوردستان هاوشێوەی وڵاتان کۆمەڵێک پەلەوەری زۆر دەگمەن هەیە کە خەڵکێکی زۆر ئیش لەو بارە دەکات. جا لە شاری سلێمانی فیستیڤالێک بۆ پەلەوەرە دەگمەنەکان کراوەتەوە کە دواتر من پیشانتان دەدەم. ئەو پەلەوەرانە لە هەرێمی کوردستان زۆربیان توخمەکانیان کوردین بەرهەم دەهێنرێن، بەشێکیشیان توخمەکانیان پەلەوەری کوردی لەگەڵ توخمی تر لێک دەدرێت، جۆرێک تر لە پەلەوەر دەردەچێت کە پەلەوەری دەگمەنیان پێدەوترێت. زۆرێک لە هاوڵاتیان وەکو خولیایەک لەم بوارە کار دەکەن و کڕین و فرۆشتی پێ دەکەن. جا ئێمە هەوڵ دەدەین کە ئەو پەلەوەرانەتان پێ ئاشنا بکەین و ژیانیان گەورەبوونیان تەمەنیان چۆنە ڕێگەی ئەو کەسانی کە شارەزان لە بواری توخمە لە بواری یەکەیە زانی قسەی ئەوان چیە لەگەڵمانە بێت. کاکە مەسڵاو لێبێ باشی لە خۆشێت زۆر سپاس دەمێ لەسەر بەرەمێنانی ئەم خازانە قسەم بۆ بکەی. ئەم خازانە ناویان چییە؟ چ جۆرێکن؟ ئایا لە کوردستان بەرەم دێنێن یاخۆ توخمی وڵاتانی تر؟ ئەوانە توخمی وڵاتانی ترن هاتینە، بەس لە کوردستان بەرهەمی خۆمان هەیە زۆرە. ینی ئێستا برادران هەیە قازیان هەیە لەوەش باشتر. ئێستا قاسەیە لەو قازانەی من باشترە. منار خۆم نیشاندەم و برێن قازەکانی نەئە ئەم بەخێوکەری قازم قازی هەنگاریمە بەروبوومی زۆرم ڕەوانی شارەکان کردیە. ئێستا ئەوە بەسکەی قازی خۆمە، ئەو بەسکەی قازی خۆمە لێکدراوی خۆمە کە ناومان لێنایە هێستر دوو قازان دوو وەچی خۆشناوەتی ڕێزمێ لە بۆیان دوو ئەوەی لێک دەدەین دەکا هێستر. ئەمەش ئەومان کردە هێستر قازەشی ساک دەرچوو، یعنی لۆی ناومان لێنایە هێستر بە قووەتە. یعنی لە تۆلۆس و لە هەنگاری قازەشی توندی مەزبوط گۆشتی باش، یعنی قووەتی باشەیە. ئەو قازە دەژی لە کوردستان گەورەیەکەی ناوێتان ناوێت گەورەیەکەی بەرێهانەی تە قازش گەورەی ناتان دەست شت دەبی. ئەم قازەکە وەزنی هەیە بتەوە چەند کیلۆ ئێستا؟ تقریبی 11 کیلۆ 12 کیلۆ دەبی، دەگەویتە 13 بە خۆیەکە بە قێویکەی بباشی. ئەمانی چەند ئەمە؟ ئەوە تەمەنی 1 سارە، تقریبی 11 مانگ دەبی. 11 مانگ مانجی سێر و ئێستا تقریبی 11 مانگ دەبی. بەچکەی ئەو قازەیە بابی تۆلۆسە داچشی هەنگاریە. ئەوانە ئەو هەنگاریانە هێلکەی زۆر دەکەن، تقریبی 70 هێلکەی دەکەن، ئەوانە 70 هێلکەی دەکەن. بەران ئەو قازانە بەخێوکردنی ئەو قازانە بەخێوکردنی ئەو قازانە بڕێک ئەوەیە، ینی ئەو قازە گەورانە خەرێک ئەو قازانەی لۆچیە و تۆلۆسە زەردانە ئەگەر لۆ جوانی ئەمەشان هەر هەنگاریە؟ نا ئەو تۆلۆسن، ئەوانە تۆلۆسی زەردن قازی جوانن. ئەمە ئەو سێ قلم کردیە بە دەوەرەقەی ئەو قازە هەنگاریانم هەیە. ئەو سار 20 قلم لێگرتی، ئەو سار هەر بیستیم لە ناو هەنگاریەکان دانایە. دەمەوێت تێکەرا بە دەوەرەقەی کڕیتم تێکەراوی وەی دەکەم زۆتی بە 100,000 بدەم لەبەرەوەی لەگە هەنگاری تێکرد دەکەم. خۆتانەوە تێکەڵاکەن ئەخە تێکراوەکە باش دەدەچی. ئەم لە خۆم دەزانم تێکەراوەکە بۆی تخم قەیلا یەک تخم نەبی، تخمێک بەتەنێ باش نابی. یعنی لە زۆر چشتی تخمێک بەتەنێ باش نابی، خینەکە یەک نەبی باشە لێکدراوی لۆکە. ئێستا هەنگاری و تۆلۆسی لێک دەی باشترین قاز دەدەسی، ماست و هۆرمەگۆلی لێک دەی باشترین قاز دەدەسی. هەر کەسێک ماستی ئەلمانی هەبی هۆرمەگۆلی سپی لەگە لێک دەن فەرقەی دەگەویتە 13 کیلۆی بە شەرت لە گەریان دەکەم دەگەویتە 13 کیلۆ. هەنگاری و تۆلۆسی ئەوە هەنگاری و ماستی ئەلمانیش لە کوردستان یەکەمە. لەبەر ئەوە نرخیان چەنێ بەنمونە؟
ئەوە جۆتی 300 دەکا هەنگاری جۆتی 300 مەران تۆلۆز گرانترە تۆلۆز جۆتی بە 6 وەرەقە و 7 وەرەقە و هەتا 8 وەرەقە و 10 وەرەقە و 12 و زۆر ئێستا لەوانە هەیە لەوانە هەیە لە هەولێرێ مشیوی کابرا بە 20 وەرەقەش نەدەسێتە چیەیە ناوی کاک زانا مەرزانیە هەیتی قازەکان هەر قەلەکی مچوی دووەن چیوانەبی قازەکە گەورەیە بەران هەموو کەسێک نایکردی لۆتی بیکڕم من خەڵک بۆ جوانی کڕەیە بۆ خوارد خەرێک ئەو بۆ جوانی کڕیتی ئەو بۆ جوانی کڕیتی دری پێی خۆشە و یەکەمی شاو لە هەموو ئەگە بێتە ئێرە ێستا لێرەش دەبێتە یەکەم بەران یەکەم ئەوەیە بە خێوکەری ئەتووەسەی زۆر بێخێز شارەکان ئەمن ئێستا بەس بخۆم بە خێوی ناکەم ئەو هەنگاری ڕەوانی هەموو شارەکانم کردیا ڕەوانی سۆرانم کردیە چوار قورنا ئاجیاوە ڕانیا کەرکووک هەولێر هەموم ڕەوان کردیە 2010 و قازم ڕاگرتیا ئێستا لە خوای بە زیادیوا لە چوار قورنەی چێلگەی پەلەوری قاس کرایتەوە لە سۆران کاگە ئەحمەد خەبیرە لێوە ڕەوانی شارەکان دەکات الحەمدولیلا ئەگە بێ و هاوکارمان بن حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری مە بکەن بەس لە هێرکەکانمان بە دکتۆرەکان لە دەرەوە با بزانن زانیاریەکان بینەوە کوردستان لۆ هێرکەیمە 20 ئەمە 100 هێلکەی دەبین 20 فەرقەی دەینەوە هێلکەکانمان هەتا ئێستا نازاندرێ مەقفەزەکانمان تاوانبارەیە هێلکەکانی ما ئەوجە دکتۆرەکانی بەیتەریەش هەدیار نیە ئێستا کەس کوتان و متارەوانە ناگەڕێ نیت جاران هەبوو ئێستا من ناوم کتابم هەیە لە مارێ لە بەیتەریەی کردیتم کتابم هەیە ئێ باشە ناگەڕێ سەرمانگان بین لۆمان بکوتن ئێ پارەیان دەینێ کاکە بە پارە لۆمان بکوتن یعنی حکومت لە هەندێک کەم تەرخەمە بەڕاستی حەقا حکومت چاوەشی بۆی دابخشێنەوە ئێستا ئەگە حکومەتی هەرێمی کوردستان هاوکاری بەخێوکەری پەلەوەری قاز و قەل و مراوی بی والله ئەمە دەتوانین خواردنی سەرەکیمان بکەینە قاز هەنگاری و ماستی ئەلمانی مراوی هۆڵندی هەیە گۆشتی لە قازیش خۆشترا بەس نرخیان گران نییە نا نرخیان گران نییە کاکە نرخیان گران نییە ئەگەر بێ و هاوکارمان ئەمە 100 هێلکەی دەبم 20 دووسکەی دەینەوە هاوکارمان من ئەو 100 هێلکار بینی زیاد دەکاتن و نەخێر گران نییە کاتە نرخەکەی داوا دادەبەزێ و کاتی نرخەکەشی دادەبەزێتن و ئەوانەی ئێستاوە لە ماری منن ئەمن بە خێویان دەکەم شوێنم ئەوە نیە بەس کابراە مەزرعی هەبی شوێنی هەبی حەقە بچی سی قازی لەوەی وەخت خۆی سیقلم لەوەی کڕی وەخت خۆی سیقلم لەوەی کڕی جۆتی بە 100,000 کڕی لە دەوازینی کڕیم کابرا لە ئەوروپای جۆتی هێلکەی بە 25 دۆلاری هینابوو ئەمن لێم کڕی ساری دووەم تەلەفۆنم لۆ کرد گوتمەرە جۆتی هێلکەت بە 20,000 دەمێ مادەم بە 25 گوتی کاکە تو غەرەتی گوتم لۆ گوتی هێلکەکانی تو 100 دەیرم 20 نانی بالفعل قسەکەی وەبوو 100 دەبردە مەخفەزی 20 دێ بەس دەوێت 100 بینابە هەر 100 دەینی ئەو زەمە دەمانەوێت حکومەتی هەرێمی کوردستان و کێشەیە حەلکە لۆ خەرچی هەموو عالم لەگەر مەخفەزەکان توش کێشە دەبن 100 هێلکەی دەبە دەرێکاکە هێلکان دووەرە بۆ چاڵقلی تێدایە بەران ئەگەر هاوکارمان بن وەڵڵی خواردنی سەرەکیمان دەکەینە قاز ئوستاز سڵاو لێبێ لەناو ئەو قەفەزانەیە کۆمەڵێک کەڵەشێرە بینین کە شتی ماشەڵڵا دەگمەن و جوانن ئەمانە ئینتاجی کوێن لەسەر جۆرەکانی قسەمان بۆ سەرەتا بەخێر بێن ئێمە وەکو ڕێکخراوی پەلەوەری شاهانە وەکو بەخێوکار من ئاسۆ عوسمان بەشداریم کردووە لێرەیە من جۆرێک یەک جۆرم هەیە کە ئەویش ئۆسترالۆرپە ئەم جۆرە سەرەتا ئستیرادمان کردووە لە دەرەوە هێنراون مریشک و کەڵەشێریان لە دەرەوە هێنراون جۆرێکی تایبەتە کە هەر سێ سوودەکەی هەیە سوودەکان وەکو هێلکەی ئیسفادەی لێکرێت وەکو گۆشت و وەکو جوانیش پەروەردە ئەکرێت ئەم جۆرە ئێمە سەرەتا چەند ساڵێک پێش ئێستا سیرادمان کردووە ئێستا سواز بۆ خۆی گەورەتوانی وانە لە ناو خۆیە زیادی بکەین بۆ بەرهەمی لێ بهێنین و هەروەها سوود لە هێلکەکەی ببینین وەکو فرۆشتنی هێلکەکەی و سوود لە گۆشتەکەشی ببینین و بۆ جوانیش لە پێشنگاکانە بەشداری پێکەین و توانین وەکو جوانیش بەکاری بێن ئێستا لەناو قەفەسانەیە کۆمەڵێک جۆرە بینم ئەمانە هەر یەکە و ناوێکیان هەر یەکە و تایبەتە نەگەتوانی باسی بەڵێ ئێمە هەر جۆرە و جۆرێکی تایبەتمان هەیە بڵین جۆری زۆرمان هەیە جۆری زۆر جیاوازمان هەیە تەنها بەس لە مریشک و کەڵەشێرە ئەتوانم بڵێم هەزارەها جۆر هەیە بۆ نمونە ئێستا هەر لە ئۆسترالۆرپ لەو جۆرەی منە کە من پەروەردەی ئەەکەم لەم جۆرەیە چەند کوالیتیەکی هەیە چەند بۆ منە ئەڵمانی هەیە ئوسترالی هەیە ڕۆمانی هەیە لە ڕەنگەکانیشا بۆ منە ڕەنگی ڕەشی هەیە ڕەنگی شینی هەیە کە بلووی پێوترێ ڕەنگی سپلاشی هەیە کە کوردی پێڵێن کونجی پێوترێ نقطەی پێوترێ و هەروەها ڕەنگی سپیشی هەیە ئەمانە هەمووی جۆری جیاوازن و لە کوالیتیشە
لە کوالیتیشا کوالیتی جیاوازی هەیە بۆ نمونە هەر هەمان جۆر هەیەی بۆ جوانی بەخێوەکرێت هەیەی بۆ گۆشت هەیەی بۆ هێلکە بەخێوەکرێت. ئێستا دوانیان سەرنجی من ڕاکێشاوە یەکیان ئەو ڕەنگی با بڵێن زەرد و پرتەقاڵ و ڕەشەیە لەگەڵ ئەم ڕەنگی خۆڵەمێشی و ڕەشەیە دوو ڕنگ تێکەڵ کراوە ئەمە ناویان چیەوە چ جۆرە بۆ نمونەمە ئۆسترالۆرپی بلووەکەیە کە بۆم باس کردیت لێرەیە زیرەکی بەخێوکار دەرەکەوێت لێرەیە جواب بڵین ڕەنگەکان چی ڕەنگێک جوود ئەکات چی ڕەنگێک بۆ نمونە هەڵ ئەبژێرێت چی ڕەنگێک دیاری ئەکات کە بێنێت بەشداری پێشانگای پێ بکات بۆ نمونە ئێستا ئەم شینانەی کە باست کرد سێکە ڕێکخستنێکی ڕنگ و ڕێکخستنێکی زۆر بڵین پەڕەکانی بە شێوەیەک ڕێک کەوتووە ئەمە لێرە بەخێوکارە توانێت وەکو هونەرێک بۆ نەگۆڕانکاری تیا بکە جوانکاری تیا بکە ئەو خواردنەی کە تۆ ئەیدەیتێ وای لێ کات بۆ نمونە ئێستا لەمانەیە سێری ئەم ڕەشەکەن بۆ نمونە بریقەیەک و ڕەنگێکی تایبەتی هەیە کە سەرنجی بینەر ڕائەکێشێت ئەمە لێرەیە جێدەستی بەخێوکار دەرەکەوێت. ئەمانە هەموو لە ناوخۆ بەرهەمێنرێن ئەمەی ئێرە هەمووی بەرهەمی ناوخۆیە بەڵێ ئەوەی کە بەرهەمی دەرەوە بێت بەرهەمی دەرەوە لێرە بەشداری نەکردووە ئەمانە پێشتر دایک و باوکیان هێنراون بەڵام لێرە زیادمان کردو لێرە بەرهەم هێنراوە. یعنی وەکو نرخ ئێستامانە لە ڕووی نرخەوە چۆنن نرخەکان جیاوازن جۆرەکان نرخیان جیاوازە بەڵام لە هەر جۆرێکشا بۆ نمونە لە ئۆسترالۆرپا لە $100ەوە ئەڕواچات تا چەند $1000 ئەمیش بەپێی کوالیتیەکەی و بەپێی جوانەکەی ئێستا هەر جەناب بەسەرنج بدەیت بۆ نمونە لێرەیە چەندانەیەکی لێیە لە قەبارەیە جیاوازن لە ڕەنگە جیاوازن هەتا ڕەنگی جوانتر بێ و قەبارەی جوانتر بێ و پەڕووپۆی ڕێک و پێکتر بێ نرخەکەی زیاترێ بێ. ئێستا بەرنامەی سەرەوە ماشەڵڵا زۆر جوانە ئێستامە نرخەکەی لە دەوری چەنە ئەمە نزیکی $100 نرخیان گران نییە ئۆسترالۆرم گران نییە چونکە توخمێکە جۆرێکە زوو زیاد ئەکات زۆر زیاد دەبێت بەڵێ زۆر زیاد بەڵێ ئەمیش هەر لە نزیکی $150. ئەمانە زیاتر بەرهەمی ناوخۆ دەرەوەشی تایە هەردوو لە و ئامانجلەی ناساندنی پەلەوەرەکانە بە خەڵکو بە وەکو نیمچە پێشبڕکێکی شوایە لە نێوان بەخێوکارانە چکەمانەشتی جوانین بە پێی ڕێژەی جوانیش پەلەوەر عادەتەن دەرەجەی بۆ دەهانرێت تەن هەر ڕۆژێک یعنی زیاتر چکە ئێمە ڕۆژ پێشتریش پەلەوەر هاتووە پەلەوەر عادەتەن لێرەیە هەم تووشی سترێسە بێ هەم هیلاکە بێ هەم جەوی ئەگۆڕێت لە ماڵەوەکەی هێنی بۆ ئێرە ناتوانانی زۆر بیاڵیتەوە لەبەر پەلەوەرەکە لەخوا بەزیابێ لە هەرێمی کوردستان ساڵانە گۆڕانکاری دروستە بێ بۆ باش لە باشەوە بۆ باشتر چکە جۆرەکانەوانی کە زیاتر لێرە خەڵک زۆر گرنگی پێدا یەکێ لەوانە ئۆشامۆیە ئۆشامۆ هەم وەکو مواسەفات خەڵک زۆر بە دوای مواسەفاتی جوان و باشە ئەگەڕێ هەم سعریشان تۆزێ بەرزە حکوومەتکاری چی حکوومەتکاری ئەوەیە کە بە دواداچوون بکە بۆ ئەوەی کە بۆ نمونە هەڵهێنەر هەر شتێکێتە وڵاتەوە شتی کوالیتی باش بێتە وڵاتەوە و لەگەڵ ئەوەشە چارەسەر دێتە وڵاتەوە ئێمە چەنەها جار پەلەوەرمان نەخۆش کەوتۆ چارەسەری بۆ بەکارهێنین ئیسفادەی نییە بۆ لە بەڕۆی کوالیتی چارەسەرەکە باش نییە. طبعاً وەکو هەر کارتێکی تر ئەم بەخێوکارانەی کە لێرن ئەوانیش هەمیشە گلەیان لە حکوومەت ویلایەنی پەیوەندیدار هەیە کە وەکو پێویست لە ڕووی پێداویستی هێلکە و هەڵهێنان و دەرزی و دەرمانەوە دەڵێن هاوکارمان نین دەڵێن ئەگەر هاوکارمان بن دەتوانین ژمارەیەکی زۆر پەلەوەری دەگمەن بەرهەم بێنین جا لە ڕووی کوالیتیەوە و لە ڕووی بەرهەمێنانە دەتوانن
بەرەمەکانیان زیاد بکەن و ئەو هاوڵاتیە کە بەخێوکارێک و باسی لەوە کرد ئەم جۆرە قازانەی کە لە ماوەی ساڵێکدا دەبنە 11 کیلۆ تاوەکو 13 کیلۆ باسی لەوە کرد ئەگەر هاوکاریان بن لە هەڵێنانی هێلکەکان و کوالیتی هێلکەکانیان باش بکرێت و داو دەرمان و دەرزیان پێ بدرێت دەتوانن بە ڕێژەیەکی زۆر ئەم جۆرە لە قازانە زیاد بکەن کە بۆ خواردنیش لە بازاڕەکانە بەکاربێنێ بە نرخێکی زۆر هەرتا بەڵام گلەیەکانیان هەمیشە ئەوەیە کە زۆر هاوکاریان نین لە بەرهەمێنانی ئەم جۆرە لە مریشکانە ئەوەش وای کردووە کە تەنها چەند نمونەیەکی کەم چەند جۆرێکی کەم هەبێ کە تەنها وەکو جوانی خەڵک لێ بڕوانێ و هەموو ئەوانەشی کە بەرەمێنراون تەنها لەسەر ئاستی تاکە کەسی و تەنها لەسەر ئاستی ینی بەخێوکارەکانە بووە و وەکو باسییان کردووە کە حکوومەت هاوکارێکی ئەوتۆیان نەبووە.